سڵاوتان لەبێ هاوڕێیانی هێژا و خۆشەویست. ئەمڕۆ دەبین بە میوانی یەکێک لە شوێنە مێژوویی و سرنجڕاکێشەکانی دەستکردی خوا، شوێنێک کە هەروەک دەیبینن دیمەنەکەی دیمەنێکی تایبەت بەخۆیە کە دەتوانین تەنیا ئەوەندە بڵین کە بێگومان تەنیا خوای گەورە دەتوانێت ئەم شوێنە وەکو شوێنێکی دەستکرد بۆ ئێمەی بەشەر بێنێتە سەردی لە ڕووی گۆی زەوی. بەڕێزان خۆشەویستان، ئەم شوێنە شوێنێکە کە بەیانیان دەنجی قاسپەی کەوانی کوێستانەکانی لەندی شێخان و قەڵاتی شا هەر بەیانیەک گوێچکەی ئەوینداران دەلاوێنێتەوە. بەردی خورینجت دەستکردی خوایە، دیاری و سەنعەتی دەستی خودایە. هەر لە گوندی خورینجی سەربەدەوەری شاری پیرانشار ئەوڕۆ میوانی دڵی ئێوەی بەڕێز و خۆشەویستی. دیاریترین گوند و شوێنی گەشتیاری و سرنجڕاکێش لە دەڤەری پیرانشار گوندی خورینجە. دیارە ئەم گوندە بە دووری 30 کیلۆمتر لە باکووری ڕۆژهەڵاتی پیرانشار و لەسەر ڕێگای پیرانشار بۆ سابڵاغ خەڵکەوتووە. تەنیشت ئەم گوندە ناوچەیەکی هەیە کە بە بەردی زەبەلاح داپۆشراوە، هەروەک دەیبینن دیمەنێکی زۆر جوان و بێوێنەیەکەوە خان. ئێمە لە هیچ شوێنێکی دنیادا ناتوانین ئەم وێنەیە و ئەم دیمەنە جوان و سروشتی ببینین و دەتوانین بڵین ئەم دیمەنە جوانە تەنیا لە گوندی خورینجی سەر بە شارستانی پیرانشارە کە جێگای سەرسوڕهێنەرە. دیارە هەروەک ئاماژەمان پێکرد بەردەکانی ئەم گوندە کە لە سەرناوی گوندی خورینجە بە بەردی ئەفسانەی خورینج ناسراوە و نێودێر کراوە کە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لەسەر یەکتر کەڵەکە بوونە. وەک ئەوە وایە کە دەستی تەلارسازێکی بەتوانە ئەو بەردانەی هێندە بە ناسکی کار لەسەرکردن و تاشیبنی و لە دەوروبەریەکی کۆکردنەوە تا بتوانین وەکو باخچەیەکی بەرد لەسەر ناوی بەرد لێرەدا کۆی بکەنەوە و دیمەنێکی جوان بۆ گەشتیاران و بۆ کەسانێکی بیان هەوێت سەردانی شوێنە مێژووی گەشتیارەکانی شارستانی پیرانشار بکەن. نێودێر کراوە و دیاری کراوەکە شێوەیەکی واقعاً دەگمەنە و هەڵکەوتووە لە گوندی خورین سەربەشاری پیرانشار. دیارە ساڵانەوە بە درێژایی ڕۆژەکانی کە بە هەر حاڵ دەبێت بە تایبەت لە وەرزەکانی هاوین و بەهار گەشتیارانێکی زۆر لە ناوخۆ و گەشتیارانی ئێرانی و بگرە تا گەشتیارانی بیانیش سەردانی ئەو شوێنە دەکەن و لە نزیکەوە ئەو عەزەمەتە و ئەو دەستکردە خوایەی وەکو سەنعەتێک کە دیاری دەستکردی خواوەندی گەورەیە لە نزیکەوە دەیبین و تام و چێژی تایبەت بخۆی لێوەردەگرن کە وەکو یەکێک لە شوێنە گەشتیارەکان کە هەروەکو ئاماژەمان پێکرد لە گوندی خورینج لەسەر ڕێگای پیرانشار بۆ سابڵاغ هەڵکەوتووە. بە پێی داتاکانی مێژووی و ئەو جوورەی کە لە کتێبە کۆنەکاندا نووسراوە، دیارە هەندێک چیرۆک و باس و ئەفسانە لەسەر ئەم بەردانە هەنا کە جێگای وەی نینە کە بڵین ڕاستن یا ناڕاستن، بەڵام وەکو باز دەکردرێت ئەم بەردانە بە پێی ئەفسانەکان و داتاکانی کە دانراون لە پیرە بابان و پیرە دایکانێک کە بە ئێمە گەیشتووە،
ئەڵێن ئێرە وەختێک شارێکی چکۆلە بووە یا شارێکی گچکە بووە و ئەو بەردانە وەکو ئینسان وابوونا بەڵام بەهۆی وەی کە هێندێک ناشکریان کردو و هێندێک کاری ناڕەوا کراوە لەسەر ئەو وەزعێتی کە بەرحاڵ ئەو سەردەمی بەحسی لەسەر کراوە خوای گەورە بە تاوانێکی ئەو کەسانێک کە لێرەدا ژیانیان بەسەر برد و ژیانیان کردووە وەکو تاوانێک کاری لەسەرکردنەوانەی کردن بە بەرد و هەر وەک دەبینین دیمەنی ئەو بەردانە جۆرا و جۆرن بە ئەنواعی شکلی مختلف ئەنواعی شکلی جۆرا و جۆر خۆیان دەبینەوە کە ئەمە واقعاً بۆتە جێی سەرسوڕهێنەر بەڵام ئایا جێی ڕاستی یا جێی ناڕاستی واقعاً ئەو لەباری مێژوویەشەوە بۆ ئێمە دیار نیە بەڵام ئەوەندەی دەزانین کە بە درێژایی تەمەنی ئەو ناوچەیەوە بە درێژایی تەمەنی گوندی خوڕینج و منتقەی پیرانشار ئەو بەردانە زۆر زۆر کۆنترن و دەتوانین بڵێن مێژوویەکی بە درێژایی تەمەنی ئینسانیان هەیە واقعاً کە ئێستا مەدایان بینین لەسەر ناوی گوندی خوڕینج و لە تەنیشت بەردی لە تەنیشت گوندی خوڕینج وەکو بەردی ئەفسانەی خوڕینج نێودێر کراوە. ئاماژە پێ فەرموو بەردمەلان هەیە بەردە حاجیلەن هەیە ئەوانە هەروەکو ئیشارەمان پێکرد دلیلێکی هەیە یا بە چ هۆکارێکە نێوێن ناوە بەردمەلا یا بەردە حاجیلە بەردمەلا ئەمن لەسەر ئەو باوەڕە ماڵبەتە زۆر زانیاریم لەسەری نییە بە شێوەیە کار بەو نێوەی بیستومە وەلی مەلا بە نەزەری من مەلا دنێو جەماعەتی قەدیمیشدا و ئەو ڕۆژدا تایبەت مندیشان تایبەت بەخۆیان هەبووە ئەو بەردەش کە جودا لە هەموو بەردەکانە لە ئاخری لە وەسەتی دروستە لە وەسەتی هەردووک وانەکان کۆمەڵە بەردەکان هەڵکەوتووە وەلی بەتاقەوە هەڵکەوتووە بەردێکە بە شێوەی تقریبا حاڵەتی دەستی هەیە گە چاوی لێ بەڵێ حاڵەتی دەستی هەیە و بەردمەلایان پێکتووە ئەیدێەوە هەر ئەبە و نێوە مەشهور بوو ئەمە شەر بەو نێوان زانین شاید بڵێنەوە تایبەتمەندی هەیە بەردێکی کە گەورەیە و زەمەلا هەو لە بڵیندە و ناوەندی ئەو دوو ناوچانە و ئەرێوەڵا بەردمەلایان هەڵکەوتووە مەمچینە نوێژی بۆ هەردووک بەران لێ وەکو جێگەیەک وە بەرحاڵ تایبەتمەندیش خۆی بۆ خۆی کە دیاریکراوە نیە ناوە بەردمەلا بەڵێ دیارە تەنیشت بەرمەلاش ئەوە دیارە بەردەسوورانە ئەو بەرە بەڵێ دەسەڵاسی بەرمەلای کە مەڕوو بڕووی بەرمەلای ڕاوەستین ئەوە بەردەسوورانە هۆی دیکە هەندۆڕەشانە ئەجەخەچی سێشێلە بەڵێ سێشێلە بەر سێشێلیش دەبیتە ئەو دیوی سێشێلی دەبێتە کانەی میرزاخانی کانێشی لەیە کە ئاوی لێ دەتەدەری و بنێوی کانەی میرزاخانی مەشهورە دیارە ئەو دیویشی دەبێتە جنگجنگە ئەمە سەردانی ئەو بەردانەمان کە کرد یەک دانە دارماندی ینی دەردەکەوێت کە مێژوویەکی زۆری هەبێت زۆر کۆن بێت دارتووی پێ دەڵێن بەڵێ دەبی لەوێ کانیا و یا سەرچاوی ئاوێکی لەبێ ئێستا هەیە ماوەتەوە ئەوە کە بەداخەوە بەهۆی ئەو ئیشکە ساڵی و عەلەم ئەوە داهاوەکە بۆ شێوەی نەماوە مەمشینە بەهاران ئاوێکی هەبێ وەلی حان نەماوە ئەوش هەر دارەتوو مەشهورە ئەو دارەتۆش دارێکی زۆر کۆنە وڵی پێم وابی لێرە کەس بەبیری نییە بەبیری هیچ کەس نییە کە ئەو دارە مەسەلەن سەقاندرا بێ و بڵێن ئەوە تازە نەمامێکی یەک ساڵەیە هەرچی هەر دیوێتی هەر بە گەورەی دی و هەر بە ئەستوری و بە سن و ساڵێکی زۆرەوە دیوێتی بەڵێ ئەوەش دارەتوو لەوێیە و بەرحاڵ وەختیشی کانێ گوڵانیشان پێدەکوت هەر شوێنی ئەو دارەی ئەوە بە شوێنی ئەو دارەی کانی گوڵانیشان پێدەکوت لەوێ شتڵیشان دەکردن شتڵی توتن و باینزان و ئەو شتانەشان دەکرد جەماعەت ڕۆژانە
خەڵک سەردانی دەکات وەکو بڵێن لە 4 وەرزی ساڵدا جەماعەت لە لاوەدی دێن سەردانی جەماعەت لە لاوە دێن بەڵێ ئەڵبەتە لە زۆربەی شارەکان ڕادێن جێگایەکی خۆش و پاسەفا و بەرحاڵ دیدەنی ئەوەیە جەماعەت لە هەموو شوێنەکان ڕادێن وەڵا سەردانی هەم دەکەن سەردانی بەردەکان دەکەن سەردانی وێ دەکەن بەئیسلا بەردی شامان هەیە لێرە سەردانی وێ دەکەن بەرمەدان کە لە سەری عەزم کردیت بەرساباتن هەیە بەرسابات دەکەویتە پشتی کە حاڵی سەکۆ و مانەندی هەیە پێی دەڵێن بەرسابات ئەو دەم خەدیم چوونە جەماعەت لێ چوونە سەماوەریان داناوە چایان خواردوێتەوە بەرهاڵ ئەوە لە پشتی بەرساباتی کانێ سوێنێن هەیە کانی پیاوانمان هەیە کانێ سوێنێ کانێکی زۆر خۆش و ئاوێکی خۆشی هەبوو بەسلا زۆربەی ژناغاکان دەچوونە سەری دەچون لەوێ دادنیشتن ئاوێن دێنا وەکو شوێنی حەسانەوە شوێنێک بوو کە هەم ئاوێن لێ دابین نەکرد بۆ خۆیان هەم خەڵکی زۆر دەچون لێ حەسانەوەوانە ئەوە هەبوو لەنێ ئەو بەردانەوە ئەو جوورەی کە بۆ خۆت زانیاریت لەسەری هەبێ یا دیتبت بەرحاڵ چون جەناب دانیشتووی گوندی خوڕینجی هیچ دەستکرد و نیشانەیەک هەیە کە وەکو نووسراوەیەک مابێتەوە کە مێژووی ئەو گوندە یا مێژووی ئەو بەردانە نیشان بدات شتێک وەکو دەستکرد وەکو عەکسێک وەکو نەقش و نگارێک مێژووی بێت زۆر نییە وەلی نەقش و نگار هەبوو لە پشتی وانەشێ لە پشتی کانێ کوندان هەبوو کانێ کوندان لەودی بەردانە ئەو جێهانە تونێ لە لی دروست کراوە لە پشتی وێ هەبوو عەکسی وشتری لەسەر بوو لەسەر پشتی وانەکەی عەکسی وشتر و مار و ئەوەی لەسەر بوو کە ئێستا بەداخەوە بە بێڵ و بێڵەزگا هاتنە سەری لە بینیان بەردەخەڵای خەرایان کردیشاندا دەستت خۆش بێ سپاست دەکەین مەمنونی جەنابتین لە هاوڕێیت لەو زانیاری کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی دەڵەزێ دەکەم گوندی خوڕینج ئەی غەم ڕەوێن و دڵڕەفێن جێگەی پیاوی بە ئەزمون خاکت پڕپیت و بژێن دەشتی لازانم بە تۆ جوانە بووشی نەوبەهار جێ هەواری کانەبی و خانی ئەحمەد خانیش لەبێن جێگەی هیوا و ئومێدە شاخ و بەردی دەوری تۆ بوومە لەرزەش نای بزەوێ هێن دەمێژە نیشتەچێن خاوەکی کوردی زێدی کوردی هەم پەناگە و ڕازدار کۆنەلانی کوتری ئاشتی و شێری بێشەژوا لەوێن بەردی گوێزم مات و غەمژین و هاوێستاوە لە دوور جوانە مەرجی هەن لە داوێن ئەوی سیامەند و خەزێن سەید ئەحمەدان خۆڵەونا هەم قەڵای کتکانی شۆخ هەر دەڵی سوارچاکی کوردن وا لە مەیدانی شەڕێن بەردەسووران کانگای دڵان دەگەڵ خەوخۆشکانێ گوڵان جێگەی ڕاز و خۆشەویستین بۆ لاوانی خاوەن بەڵێن ڕوو لە هەر مەڵبند و شوێنێکی دەکەم لەو ناوەدا جێگە ڕاز و خۆشەویستی و بۆنەکان من شوێن بە شوێن ئاخ لە بۆ دەورانی لاوی شۆخوشەن بووم لەبار ئێستا مامە و پیر و کەوتو نەماوە وادە و بەڵێن پێچەوانەی کاتی لاوی خولیاکانم زیاترن بۆ وڵات و خاک و ئاو و نیشتیمانی دڵڕفێن بەرمەلام هاتۆتە بەرسابات و چاوەڕوان دەکا لە جمێلان تشی خۆر و وردە باران کۆلکە زێڕینەی دەوێن هەر لە خێر و خۆشی دابیرزێدی باب و باپیران قەت نەتبینم مات و غەمژین سین بەسین هەر خۆشی بێن زۆر کەسی ڕێزدار و ماخۆڵت لە ئامێز خەوتووە هەوڵیاندا بۆ خاک و ئاوت ژیانی خۆیان نا لە شوێن هیوادارم بتڵتە زۆر سپاس دەکەین دەست و چاوت خۆش بێ بەڕاستی زۆر خۆش بوو تام و چێژێکی تایبەتی بەخشی بە بەرنامەکەمان و بەبینەرانی بەڕێز ناوەڵا زۆر خۆش بوو دەست و چاوت خۆش بێ مامۆستا محەممەد یەک دنیا سپاسی هاوڕێیتان دەکەین بەڕێزان و خۆشەویستان سپاسی خۆمان ئاراستەی هاوڕایی و هەمکاری زۆر بەڕێز مامۆستا محەممەد وەکو یەکێک لە دانیشتوانی ئازیزی گوندی ئەفسانەی خوڕینج دەکەین کە لەو بەرنامە و پرۆگرامەدا هاوڕێ ئێمە بوون دیسان سپاسە دەکەین مەمنونی جەنابتین هیوادارین لە ساغ و تەمەند درێژ دەکەم ئینشاءالله هیوادارم خوا سەرکەوتوتە ئەم کارەکە زۆر سپاس دەستت خۆش هەنگاوی گەورەتر بنێن مەمنون ئینشاءالله زۆر سپاس دەست و چاوت خۆش من
بەڕێزان هەرێستا هاتوینەتە مزگەوتی ئاوایی خوڕینج دیارە شوێنێکی ئاینیە و بەخۆشیەوە لە خزمەت هێندێک لە دانیشتوانی گوندی خوڕینج داینە ئەو خۆشەویستانێکە ئێمە لە خزمەتیان داین وەکو ئازیزانێکە ماوەی چەندین ساڵە لە گوندی خوڕینج نیشتەجێ بوون و دەمان هەوێت لە نزیکەوە هێندێکمان بۆ باس بکەن سەبارەت بە وەزعیەتی گوندی خوڕینج کە دیارە هەروەکو ئاماژەمان پێ کردووە گوندێکی مێژوویە، گوندێکی سروشتەیە، گوندێکی گەشتیارێکە ساڵانە زۆر کەس ڕووی تێدەکا بەهۆی هەبوونی ئەو بەردانەوە سروشتێکی جوان کە ئاماژەمان پێ کردو واقعان وەکو دەستکردی خوای سرنجی زۆر کەسی بۆ لای خۆی ڕاکێشاوە. بەخێراتنەوە عرز دەکەم زۆر بەخێرن لە هاوڕێیتان دەست و خۆش بکە زۆر بەخێرێ سەرچاویمە یاڕەبی بەخێرێ سەعات کچاویمە سەلامەت بن ئینشاءالله بۆ گوندی خوڕینجی لە خزمەت و داینا دەستت خۆش بێ. حاجێغا ئەحواڵی جەنابەت چۆنە؟ وەزعت باشە الحەمدولله. خدا سەلامەتکە خوا موفقت بکە. زۆر سپاس زۆر سپاس. بەخێرە سەرچاومە. حاجی حەسەنی خۆشەویست پێم خۆشە سەرەتا بۆمان باس بکەیت کە جەنابەت چەند ساڵی تەمەنت چەندە و چەند ساڵە لە گوندی خوڕینجی و بەگشتی بۆمان باسی ناوچەی خوڕینجی بکەیت گوندی خوڕینجی و دار و بەرد و ئەوانەی کە وەکو ئاسارێک و دەستکردی خوا کە ڕۆژانە مەدایان بینین و زۆر کە سەردانیان دەکات. بەخدایجا کاکە ئەمە تقریباً بەمچی لە 55 ساڵ شتێکی وا بێ دەرێنە عەرزی بە خزمەتت دەکەم. ئەمەش کە هاتووینەتە ئێرە ئەمن ئەو وەختی جوانێک بوو. بەڵێ ئەو وەختی جوانێک بوو ئەلحان تقریباً 85 ساڵم. بەڵێ ئەمن 85 ساڵ ئەو وەختی هاتووینەتە ئێرە ئەمن جوانێک بوو. حەزی بە خزمەتی برای خۆم بکەم ئەمە 15-20 ڕۆژێکی لێرە بووین ئەمن بە سەرباز گیرە. ئەمن بە سەرباز گیرە بردیان ئەو پاتکانەی. بەڵێ ئەمن 4 مانگان لەو پاتکانەی ئامۆزشیم دیت دوای بردیانین بۆ شاپوورێ ئەو وەختی نێوی شاپور بوو ئەلحان سەڵماسە. ئەمیش چونمەکن جەناب سەروانی کوتم جەناب سەروان یانی چی ئەمن ئیخلاصنامەم هاتەوە بۆ لەبەر چی؟ کوتی وەڵا شانس و بەختەکەت نییە تەنها بۆ دەبێت لە زیادی معالبێ ئیتو نەهاتێتەوە. دەکتەمەری چ بکەم؟ کوتی وەڵا جا کاغەزێکت دەدەمێ حتا وەختێکی ئەتو بۆ خۆت ئیخلاصنامەی خۆت یا لە یا بەڕێ دەکەینەوە مەهاباتی ئەگە بێتەوە یا بەڕێ دەکەینەوە نەغەدەی. وەڵای دی عەرزی بە برای خۆم بکەم ئەمن هاتمەوە هاتوچۆم دەکرد هاتبووە نەغەدەی. وەڵای دە ڕۆژێکی دووشێ جاران تو ئەماجاری دوایەگە چون کتی کاکە ئیخلاصنامەکەت هاتۆتەوە بریشتێکی کوردیم بۆ بێنە ئیخلاصنامەکەت دەدەم. برشتی کوردی؟ بریشتی کوردی ئەو تەرمیشتی کوردی پێیان دەکوت فروت. باڵە ئەمیشتم بە چاوان تم باشە جا ئەمن پاشیوێ کە 2 ساڵان خزمەت کردووە ئەو جا بەرتریش بدە بۆ ئیخلاصنامەکەی. دیوەڵا جاوە وایە تم باشە دە ئیخلاصنامەکەم دەیە وەڵا ئیخلاصنامەکەی دامی و حەزی بە خزمەت دەکەم خدا بیستم خواست و هێشتا نەچوو وەکتم بەکتێری نادەم چی لێرە حەزم بکەم دەستم بە کاسفێ کرد وەڵا ئەوە کاسفێکە شاوەرژین دەکرد و وەڵای جا ئەو بەردانە زۆر خۆشن پاییزان هەر شیر نەپچی هەنجیران بخۆی. بەڵێ هەنجیری زۆر لێیە هەر شیر نەپچی هەنجیران خۆی هەنجیری شیرن و خۆش بەرە بای لێ سازکەی. وەڵا جا شتەکان ئەوە بووە تا ئەوڕۆ دێناوە عەرزی بە خزمەتی برای خۆم بکەم ئەو ڕۆژەوە ئەوە کەوتوبەوە پیر بوو بوو قالبە ساغ بوو ئینشاءالله هەرچەمەند درێژ بی. ئەو دەمێگەر هاتنە ئێرە چەند ماڵ بوو خوڕینج؟ وەڵای تقریباً پێم 45 ماڵێک شتێ 50 ماڵێک بوو. ئەو خوارە یەک ماڵشی لێ نەبوو هیچ ئەو نەجاتێک دەڕوە. بەڵێ ئەو خوارە یەک ماڵی لێ نەبوو هیچی لێ نەبوو بەخەڵ هەچی ئەوە بوو لەولا بووی دی 50 ماڵشی لێ بوو دەناوی دیکە زمانی ئاغای بوو. ئەدی ئەمە تقریباً حەزی برای خۆم ئەگە هاتمەوە پێم ساڵێک 2 ساڵ پێچوو 2 ساڵ پێچوو ئاغاڕێت تێک چوو لێرە کوتیان وەڵا دەبێ هەموو واڵی پیاوخڕ بنەوە بڕۆن بۆ گتێکشانەی شعاران بدەن. شعارەکەشن ئەوە بودان شاد جاوید شا شاد جاوید شاد جاوید شا حتا گەشتی لە گتێکشانەی بە پێیان تقریباً 50 نەفرێک 6 نەفرێک دەبوو.
والله چوین لەوێیدی لەوێش بەداری ئەوانش پادگانیان کردین و لەوێ بڕەشە قسە بۆ کردین و وەڵا لەولا ڕاهاتینەوە ئیدی ئاغا و ڕحێت تێکچوو بەڵێ ئاغا و ڕحێت تێکچوو وەڵا ئیدی حالم کتیان وەڵا ئەوەش شکاتیان کرد ئاغا و حەزی بەزور دەکەم معبود هاتن و لە تارەدا ڕاهاتن و تەوقفیان کرد بە کتیان کاکە ئەو گۆیان بەبێ ئیجارەی هەڵگرن بە ئاغانێک بەڵێ یان دەبێ ئیجارەی هەڵگرن یان دەبێ ساڵیانە شتێک و بدەنێ حەقی ئەو زەمینێ ئەوە شتیان وەڵامە بەفرۆشی دەگەین وەڵای دی کوتیان بەجەری 12 ساڵان هەر ساڵی دەبێ پوڵی خۆ بدەن و چەچە شوێ دەدەین وەڵای دی بەوەی خاتیمەیە جا ئیوا بوو پێی نەدرا و زەمینی ڕەت کردەوە و ئیواش بوو پوڵەکەی دەدا پاش 12 ساڵان زەمینەکە دەبووی جەنابەت دەوەتی هاتوونە تێرە شغڵت کەشاوەرزی وەرزێڕی بووە هەر کەشاوەرزی بوو ئەویش ئیسماعیلی براسم مەماڵێک بوون ئەویش دەچۆ بەرمەڕی ئەویش 16 ساڵان توێتە بەرمەڕی ئەمەش هەمیشەش کەشاوەرز بوو ئەدی بە تەمەنی خۆ لەوەندی لەبیرت بێ لەوەتی هاتوونە تێرە ئەو بەردانەی کە ئەمەدی تومانن ئەوالە بە جوانی و بە شێوەیەکی جوان دانراون هەر ئەبەو شێوەیە بووە کەم و زیاد نەبوونە بە حیساب دەنێ و نەوەڵڵی هەر ئەوە بوونە هەردی بەزور دەکەم ئەوە دەستکارێکی خۆی تەعالایە وەرێ ساڵێکی ئەمە ماڵێک بووین لە بن بەردانە ماڵی ئەجسمایلی ساڵێکی بارانە یەکجار زۆر باری کاری وێ نەبوو بارانەکە دوو بەر تارتە خواری ئێشیان پێم با 100 تۆن دەبوو گەیشتە بەرخانی مە بە مەلی خودای ڕاوەستا هەرعانیشەوە هەر لەوێ هەر لەوێ لەڵای ئەو بەردانە هەر ئاوە بوونەوە هەر دەستکاری خوای بواتە هەر زارتانە چێنیویان نازای چێ خۆخەم لە حەسێ دەبێت هۆر کەس حەسێ دەبێت دەبێتدا ناتوانێت وەڵام جێش فێ ناکرێت وەڵا هەر ئاوە دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دێنەوە خزمەتت حاجاغا جەناب لە حواڵ باشە سەلامەتی ڕازی بیاخە جەنابەت پێمان خۆشە وەکو دانیشتووی گوندی خوڕینجی بیرەوەرێکی خۆت باسی نێودێ بکەم پێم خۆشە باسی نێودێش بکێ تکایە حەزت بکەم من جارێ 10 ساڵان چوومەتە بەرمەڕی بەڵێ گەڕامەوە فەتەق کەشاوەرزیم کردووە بەڵێ یا بەڵام چی ئەلعان چەند ماڵە ئەلعان چەند ماڵە 75 ماڵە 175 175 ماڵە بەڵێ زۆری کردویانی دەهاتەکە زۆرتر بووە دەوێت لە بەرە کشاوەتەوە بیلامادە دیەکە زۆرە دەهاتەکە زۆر بوو ئەرێ وەڵا ئەلعانی نزیکەی 75 ماڵ بەشک و زیاتریش بێت 175 بەڵێ شغڵی زۆربەی دانیشتوانی گوندی خوڕینجی چییە؟ بە خوددا ئیوایە مەردارە و ئیوایە کەشاوەرزە و ئیوایە کارگەرە و هەجی هەموو جورە شتێکی تێدایدی ئاوادانی بەڵێ بۆ نێو بەردان بەرکورێن هەیە بەڵێ بەردمەلان هەیە بەرحاجیلەن هەیە حەزت بکەم سێچێلن هەیە بەڵێ بەربەرانن هەیە ئەوانن هەموو هەنا ئەو نێوانیان چۆن لێناون واللهی جایدی ئەمە گەماڵن هاتە ئەوە نێوان ئەو نێوانان هەر لێ بوو هەر ئەوە و نێوانە لە پێش لە قەدیمەوە بانگۆ گەیشتۆ بە حیسابێر عەرزت دەکەم خڕێ میوانن هەیە ئەو جوورە نێوانان لێیە ئەو نێو بەردانە باقی مەندی دیکرد ئەو بەردانە حەت چەند چی بڵێ نێویان خۆشە حەت لە نێویان تێر نابی هێندە خۆشە نەو نێو بەردانە بەڵا ئیمکاناتەکەی نییە بەڵێ ئیمکاناتەکەی بۆ وانێک نەکرا خەڵک زۆری ڕوتێ دەکات لە تارانی ڕادێن لە تەورێزی ڕادێن لە ڕزا ڕادێن چزانم کوردستان هەمووی دێ دێن لێرە دەمێننەوە وا بۆ شەوانەش بمێنەوە شەوانەی جوعای زۆر لێرە خەڵک لێر دەمێنێتەوە ئەرێ وەڵا شەوانە خەڵی زۆر لێر دەمێنێتەوە بە تایبەت دەچی هاوەرزانی ساڵدا سەردانیان دەکەن زۆر وەڵا بەهاران پاییزان هاوینان دیارەمە چون هەوای خۆشە ئەو وەختی زۆر وانێکی دەکەن ئەم بەرمەلان هەیەوە لە سەرەیە بەرکورە ئەوە گەدێ دەنێودێ ئەوە هەیە بەربەران لەو دیوی تونێرەکەیە هەندوو ڕەشان ئەوە لەو لاترا چزانەوە هەموو دیوان نیویان هەیە بەڵێ دەستت خۆش بێ حاجی ئاغا پێم خۆشە ئەو جوورەی کە باز دەکەن لە کتێبەکان و لە مێژووی ناوچەی خوڕینجی دەڵێن داستانی خەجێ و سیامەن لەو مەنتیقەی ڕوویداوە
ئەگەر زانیارێکت لەسەر ئەو داستانە هەیە یا ئەو چیرۆکەی پێمان خۆشە بۆ ئێمە و بینەرانی بەڕێز باس بکەیت. وەنجە میرزا محەممەد چاک بزانێ بخوا عەزت بکەم کاکە گیان ئەوانە خەجێ و سیامەن دەڵن بابیان برا بوونە بەڵێ چاکە ئەنی ئامۆزای یەکتری بوونە. بەڵێ ئەوانە ئامۆزا بوونە بابیان برا بووە جاوە وەختێکی کە ئەو بە ئەوە داویە بە کچی خۆی داوە بە کوڕی ئامۆزای وەختێکی ئەوانە مردوونە حەزی بە خزمەتت دەکەم بابی ئی کوڕی خولاسەی کەلام فەقیر دەبن بابی کچەش دەوڵەمەند دەبن بەڵێ جا دەڵێ وەڵا من ئەمە نایدەین بۆ ئەوە فەقیرە ئەمە نایدەین بۆ ئەوە فەقیرە وەڵام نایدەین بۆ فەقیرە و حەزی بە خزمەتت دەکەم ئەو کچەش کە دیارە داویە بۆ ئامۆزای خۆی و خۆشی دەوێ نائیلاج و ناچارە هەڵدەستندەوەن بەڵێ وەشی کتویانە بۆ تاوە شاخێک لەوێ دەڵەن چوونەتە سەر ئەو شاخی لە کەڵەچەوەی دەدات گووا لەسەر شاخی نزیک بووە کەڵەچەوی لاقی ڕاوەشاندە و کوڕی هەڵداشتووە بۆ سەدارە بنێ بووە نێوەڕاستی ڕەوەزێ جاوە لەوێش خەجێش پێ هەڵاکتووە و چۆنی پێ هەڵاکتەوە هەتا وەختێکی و ئەو برانەش لێرە کە بۆ دوای کەوتونە بۆ دوای کەوتونە کە نازام چ بکەن و چی لێ بکەن ئیدی ئەوانە دەستیان وێڕان نەگەشتونە وەختێکیش خەجە چەندی پێ هەڵاکتەوە ئەوش خۆی هەڵداشتووە وەکەوی بەدارە بنێەوە بووە ئەوە بووی خەجە سیامەتی. لە خزمەت یەکێکی دیکە لە دانیشتوانی گوندی ئاوایی خوڕینجدا دەبین زۆر بەڕێز کاگرایمی خۆشەویست دەستخۆشی لێ دەکەم بۆ هاوڕێی لەو بەرنامەت بخێنە سەر چاوە مەمنونم سپاسە دەکەم وەکو یەکێک لەو ئازیزانێکە نیشتەجێی گوندی خوڕینجی پێم خۆشە جەنابیشت ئەگەر بیرەوەرێک ئەگەر بەحسێک هەیە لەسەر بەردەکانی خوڕینجی بەگشتی وە ناوچەی خوڕینجی بۆمان باس بکەی و یا بیرەوەرێکی خۆت کە چەند ساڵە لێرە لە خزمەت واللهی جامان باب و بافیرشن هەر لێرە بوونە بەڵێ بابم زۆر زادی جێراوەی کردم من هەر وەلەدی ئێرم بەڵێ والله جا ئەو دەمێش خۆش وەڵی وەگەلحان نەبوو کە ئەورە هاتو چوو زستانە مەسەلەن ئەلهامە بۆ خۆم جەوان بووم ئەلێرە وانێ چێشی لێ بوو ئی فەقیان حجێشی لێ بوو مەلا ڕەحمان و مەلا حامید و وەڵای شەوان دەچوین حتا درەنگ لەگەڵەوان جرابێن و ئەدی لەگەڵ فەقیەکان زاوان لێرە فەقیە بوو زۆر خۆش بوون ئەدی شەوانە مەسەلەن لێخڕ دەبووینەوە چوێنە ئەماڵی جیرانانە جۆرابێن و مەسەلەن زۆر شتی قەدیمین دەکرد ئەمە ئەلهام وەنی ئەلهام کوا کە ئەوڕای وەن ڕۆژ هەتا لە بن تەلەڤیزیۆنی دانیشتووە سەری خەزمی دەدان دەشتە ماڵی جیرانێکی سەری دەگوشیدا وەڵڵا سەری دەگوشیدا دەچێ ماڵەشی خۆ دوو قسان دەگەڵ ناکە تۆ بەڵێ خەزمە جیرانە وەڵڵا وانەیەک دەیە بچی دەگەڵی دانیشی دوو قسانی لەگەڵ بکەیت ئەوە خەباوە ئەگەر ناسی دەڵا کاکە خەزمە جیرانە ناسرن نادە نەوەڵای ئەلهان بێڕوحمی و خۆلاسە شتە زۆر بۆ زۆر وەکو ڕسم و ڕسوماتێکی قەدیم کە هەبوو لێک خڕدەبوویەوە دانیشتن هەبوو سەردانی یەکتری هەبوو ئێستا ئەو گفتوگویە دانیشتن و سەردانە زۆر کەم بوو واللهی جا ئەو نێوبەردانە کاکە ئەو دەمی ئەگەر تازە لول لە کێشەی ئێستانەکەەوە باوەڕکە هەفتا هەشتا ماڵ ئالێرە ئاوی بۆ خۆی نابووە بەڵێ دەسوول لەو تەبکانە بەقەدرا میترێک دوو میسان ئەو خیزەڕەقە هەڵدەقەن شیلانگێکی ئاو دەبوو ئەو بەردانە بەڕاستی ئەمێنێتێن وانێ چاوێ نادێت دەنا خودا هەڵناگیر لە حچۆ ئەو فەزایە و ئەو نێحمەتە نییە بەڵێ وەڵڵاهی دەچی بەردیوای هەیە باوەڕ دەکەی 20 نەفەر بیت باران و بەفر بای دەچێت دەنێوی وەگەو دیوەیە تەشوێنەوی وەک مزگەوتی بەڵێ ئەمە منداڵم بەخدا هەمیشە لەبەر وڵاغان بووین دەچوین چان لێ دەنات 3 ساعتان باوەڕ کە باری با پرشکێکی دوێن دەکەوت
حەجار زۆری هەموویەوە هەنجیری هەیە دوودڕکی هەیە ئاڵو باڵووی هەیە یعنی هەر نەحمەتە ئەمە هیچ وانێکی پێ نادێت دەناخداوەچی لە حیچ و ئەو فەزا و ئەو نەحمەتە و وانێکە پەیدا نابی سەردەمی خۆی ئەگەر منداڵ بووی و دەڵفەرمووی کە دیارە دەچوویە مەزرایە یا بە هەر حاڵ لەبەر وڵاغان بوون دەچوون لێ بۆ حەسانەوەی بۆ قمارکردنێ بۆ شێشتە عازیلە و شێوە عازیلەوانە دەبردەوێ بەڵێ دەچوین هەرێ وەڵی هێلکەوشتن دەبرد لەوێ بۆ خۆن دە 15 نەفەر منداڵ هێلکەوشتن لێ دەنا قمارن دەکرد زۆر خۆش بوو ئەو دەمێگە گەنج و لاو بۆ چووە ئەو دەمی هەرێ وەڵا ئاتوو بیرەوەرەشی دەورانی منداڵی خۆت گەنج و لاوێتی خۆتم بۆ بجێڕەوە بابا چوێتە نێو ئەو بەردانە خۆش بۆی دلێ خۆت حەشار داوە مامتا مامتا هەر دیارە شتێکی لە بینەرانی بەڕێز پێمان خۆشە بۆمان باس بکات مامتا چەند ساڵە خەڵکیێرەی والله لە بنیاتەوە خەڵکیێرە لە بنیاتەوە خەڵکیێرە بی پێش برابوو هەموو خەڵکیێرە بوو جیرانی ئەو بەردانە بی و لە نێو دڵی ئەو بەردانەدا و ئەو شوێنە خۆشە چۆن سەردانت نەکردووە پێم ناگەڕێتەوە عیس قسە بۆ پێم ناگەڕێتەوە هەندێک پێ خۆشە پێم ناگەڕێتەوە نا بیانجێرەوە خۆشە چەند منداڵت هەیە وڵی توش لە بەناوە حیجا منداڵێن نەبووە ئای مەحفوظ بێ ئینشاءڵڵا قات تەختەنێ دەکەس ژنەکی مێناوەتەوە یعنی 3 جار زەماوەند کردو یا 2 جار 2 جار منداڵت بە قسمەت نەبووە بابا لەویدی بەراوە نێبووە ئەویدی کەم دوو کوڕی بۆ هەرکی مردن خدا عافیە ماڵە کەشکانەوەشم لە خانە ڕاهێناوە بەڵێ 15 ساڵ دەبێ بە هەوێنیەکی دیکە بێنی بەرێ وەڵڵا دەدی بۆ هیچ زم و زۆڵەکردنیە وڵا یەکم بنیاد ناوە بە خودای دە ئینشاءڵڵا ئەگە بەنی سیمن بە خودای ها زۆری نەرمە گولامی گوێ لێبیتەوە دووش بە خودای لەوی ناترسێ بە خودای مامتا تەمەنت چەندە نازانم ئەگە سەرباز بووم دە سەربازیم نەکرد چوم لە شاخی لە پێ ساڵدانم تا سجیل مەسول 2 ساڵ وەرگرت چاوەختی هاتمەوە جا لێ ئاندام لە پاسگای ئەمە لێ ئاندام زۆریان لێدەم کوتم بۆ لێم دەدەی کوتێنی کوتم پۆڵ جێت پۆڵمدا عادی باسم نەکردەوە پاسگا بە پۆڵ قایم کرد بە خودای ئاخری چویە سەربازیانە نەمکرد نەچوێ سەرباز براکەشم نێز بیکە نەبە خودای قال بساق بە ئینشاءڵڵا ناوەڵا سەربازی لێمە هەر نەکرد تایفێمە سەرباز ئەی ڕۆژی خۆی دەنێ ئەو بەردانەدا زۆر خۆشاردوتەوە دەزانم وڵا خۆشار دەگەڵ قسان دەرچووی عازلێ دەکرد دیارە دڵت پڕە لە دەرد و کوڵ و بیرەوەری خۆش وڵا زۆر خۆی زۆر خۆشە وەرەدی وێنێ خومانی زۆر لێ کردووە خۆشە دەگەڵ خەڵکی دەگەڵ خەڵک زۆر سەردانی دەکا خەڵک زۆر سەردانی و بەردانە دەکا ئەرێ وەڵی بەڕاستان دێنە نێوی لە شوێنی دیکەش ڕادێن ئەرێ بە خودای ئەو بەردانە بە نەزەری جەنابەت لە ڕوانگەی و لە دیدی جەنابتەوە هیچ خازانجێکی بۆ گوندی خوڕینجی هەبووە یانە خازانی چۆن مەسەلەن ناسراوە خۆشە بەرعاڵ ئەرێ وەڵی بەرساباتی هەیە کارمیرزاخانی هەیە خەوخۆشی هەیە بەرمەلا هەیە بەرمەلا بەڵێ بەردەکی لێ بڵیندا وەک ئەو توانەکەیە بەر بنەوەشی عجرەیە بەردە بنەوەشی خانوە وەک بە شێوەی خانوو دانراوە نەودی محەممەد وەرە خانوو دەتوانێت چێ دەبنی ڕاستی ئەرێ بە خودای دە بەرمەلای ئەو بەرساباتە ماڵەخای وەختەکی ئاغا حکومیانە بوو لە بەرساباتی دەبوون سەماوەرە لەوێدا دەنا و بخوان لێ خردەبوونەوە و ئاغا حکومیانە بوو ئاغا تێکس و ئەمەوە سەر کردەوە وەرکەوتت ئەو زارەنگۆ دەچون لەوێ چاوە سەردەنا نەدەچون لەوێ چاوشتت نەخواردوێتەوە وڵا دەچوین شێوە عازیلێ دەکرد و سوابە ئەلحین دەچینە سوابەتی تەناک ئەمە کەوان هاتوو بە فێڵەزانی بۆ فێڵبازێ چوویە بۆ قماران چوویە بەتفەڕت کردووە دەست و چاوت خۆش بێ کەیفم پێدا کردو بە خودای دەستت خۆش بێ ئەوەش مامتا بەرحاڵ لە ڕوانگەیەکی دیکەوە دەڕوانێتە شوێنی ئەو بەردانە کە بە هەرحاڵ پاڵی وە پاڵی گوندی خوڕینزی داوە بەڵێ ئینشاءڵڵا هەر ئەوانە
دەم بە بزە و پێکەنین و خۆشحاڵ بی ئیشاڵڵا خوای گەورە عمرێکی دیکەشت بداتێ یەک دوو ژنی دیکەش بێنی و بۆ خۆت ببێ بە سەعاب منداڵ و ئیشاڵڵا ژیانێکی خۆشترت ئینشاءڵڵا داهاتوودا هەبێ. سپاست دەکەین دەستت خۆش بێ مام تاجان مەمنونم کاگرایم جان دەست و چاوت خۆش بێ یەک دنیا سپاس دەکەین لە هاوڕێیتان مەمنونین دەست و خۆش بێ جان ئەگەر بەحسەکەی لە خدمەت داینە ئەو بەرمەلا من ئەوەندە شاهیدم هەم بە چاوی خۆم دیوە یانی لەوانەیە 2 متر 3 متر لەوێ ئەوە بۆتە دوو لیزگە بەڵێ بە خودای ئەوە لەبەر وڵاغا من زۆرم دیوە جادەهان کورد زوحمانە خێنی لێدی ئەمە خێن نییە تاڵا کە بە قەدا میترێکی نازانم ئەرێ بە خودای ئەمە ئەلهام 20 ساڵەژە بێ نەچوومە نازانم دەنا ئەو دمی ئەوم لەو بەرمەلای دیوە لە بەرمەلای وایە ئەرێ وەڵڵا ئەو جوورەی لێ دەجێڕنەوە کە حیساب ئەمە بە چاوی خۆم دیمە بە قەدا میترێکی وەک تاڵا داری ئەمە داکو خێن ئەمە خێن نەبوو ژەنگە نازانم ئاوی بەردەکێ دەهات خوارد ئەوە دوو لیزگاکەیدا ئەدی شتێکی دیکەی کە باز دەکەن دەڵێن ئێرە وەختێکی وەکو ئەو بەردانە دەڵێن هەیەتی ئینسانیان هەبوو و لەخەرە نازانچیان کردو خوددا بە جوورێکی بە حیساب ئەوانەی مجازات کردو بوونە بە بەرد بەتەوە دەتوانین بڵێ ئەفسانەیە ئەوە شتێکی هێندێک چیرۆکی لەسەر ئەو بەحسە کابراک دوعای کردەوەیان نەگرتەوەی دوعای کرد بۆتە بەرد هەموو یعنی ئێرە بڵین گوندێک بۆ شارێک بووە کابراایەک میوانێکی غەریبە بۆ هاتووە بەڵێ ئەوی دوعای لێ کردوونە بۆتە بەرد بۆچی مەسەلەن ئەوا دەجێڕنەوە کابراایە کە هاتووە نەگرتەوە خەدریان نەگرتووە بێحساب بووە ناڕەحەت بووەویش ناڕەحەت بووە دوعای قبوڵ بووە دوعای کردووە لە خوای ئەوەی کە بنە بە بەرد جابەوە دەڵێن ئەوە خەو خۆشە ئەوە میرزاخانە ئەوە بەربەرانە ئەوە سێچێلە ئەوە خرەمێوانە هەموو نێویشان هەیە بەڵێ دەستت خۆش بێ دەست خۆش بێ مامتەها دیارە جەفەنگ و شۆخی بازە و زۆریشی پێخۆشە هەر لەو ڕێگایدا قسام بکە وەلەدی ئێرەشە لە بنیاتەمە محفوظ بن ئینشاءڵڵا قال بە ساغ بێ ئینشاءڵڵا مامتە دەستت خۆش بێ ئینشاءڵڵا کە جەنابیشی تەمەندرێژ بی لەش ساغ بی هەر ئەوە دڵت کانگای عەشق و ئەوین و خۆشەویستی و زار بە پێکەنین بی ئینشاءڵڵا تەعالا خوا گەورە ئەویشت بەنسیب دەکات دەست و خۆش بێ لە هاوڕێیتان کاگرای مەمنونم دەستت خۆش دەست و چاو خۆش بێ یەک دنیا سپاس لە خزمەت یەکێک لە گەنج و لاوەکانی گوندی خوڕینزداین زۆر بەڕێز کاکسەلای ئازەرنیە پێمان خۆشە لە ڕوانگەی ئەو خۆشەویستەوەش بزانین کە گوندی مێژووی و گوندی سرنجڕاکێشی خوڕینج کە ساڵانە دیارە زۆر کەس سەردانی ئەو شوێنەی دەکا کە بەهۆی ئەوەی کە ئەو بەردە ئەفسانەیانە هەیە یا ناوچە سروشتەکانی کە سەر بە گوندی خوڕینجن لە نزیکەوە بۆمان باس بکەی کە ئەو شاخانەی دەوروبەری وەکو ناوچە کوێستانەکانی ئایا بە درێژایی وەرزەکانی ساڵ بە تایبەت لە وەرزی زستاندا کە بەفر سەرپۆشیان دەکا و ئایا شاخەوان سەردانیان دەکەن دێن یا لە ڕوانگەی جەنابتەوە بۆمان تۆزێ بدەیت کە بە گشتی وەزعیەتی هاتوچۆی گەشتیاران بۆ ناوچەی خوڕینج چۆنە؟ هەمیش پێشەکی بەخێرات نییە و ئەڵی ئاسم زادە و دۆستانی خۆشەویست دەکەن. دیارە سەرەتاگەر بم هەوێ لەباری جوغرافیاوە ئاوای خوڕینج بناسێنی. ئاوای خوڕینج لە بەشی ڕۆژهەڵاتی پیرانشار و
بڵین ناوچەی لازان هەڵکەوتووە دیارە الحەمدولillah تەواوی ئاوایەکانی کوردستان بەگشتی شوێنەوار و ئاسەواری مێژوویان هەیە و هەمویان جێگای سرنج و بەرحاڵ شوێنی گەشتیاری نەبووکۆیان بەڵام تایبەتمەندی ئاوای خورینج دیارە ئەو بەردانن کە لێرە ئەو کۆمەڵە بەردەن کە لێرە هەڵکەوتونە و کەوتونەتە پشت ئاوایەکە یعنی لە بەشی باکووری ئاوایەکە هەڵکەوتونە ئەو کوونەوارێکی درێژ لێرە مەودا و شوێنێکی زۆریان داگیر کردو دیارە وەکو گەشتیار ساڵانە خەڵکانێکی زۆر لە شاری نزیک و دوور لە بەرحاڵ پارێزگاکانی دیکەوە دێن بۆ ئێرە و هەمویان پێشیان جالبە ئێران پێ شوێنێکی جالب و شوێنێکی خۆشە و میانی دەتوانین بڵێن ڕێژەی ئەو کەسانە ساڵانە لە هەزاران کەس تێدەپڕێت لە دەرەوەی ئێرانیژ لە دەرەوەی وڵاتی ڕاهر دێن و بە خۆشحاڵیەوە بەشی ڕەسانە و بەشی میدیاش بە جوانی کاری بۆ کردو بۆ بابەتی و الحەمدولillah بە جوانی ناسراوە دیارە جودا لەو بەردانەش ئەمە وەکو تەپۆڵکە و گردی مێژووی چەندین شوێنمان هەن لە بەرامبەری ئەوەیەکی کە دیارە چۆماوێکیش لێرە ڕەت دەبێت لە بەرەوەی دی و لەو بەریویش دیارە مەگرت خەزێنەمان هەیە کە ئەوانە مێژوویەکی کۆنیان هەیە و ئەگەر بە هەڵەن چوون دەگەڕنەوە بۆ سەردەمی پێش ئیسلامی وا بزانم هەندێک لە شوێنەکە وەکو گرت خەزێنە کە دیارە باسمان لێ کرد وەکو گردە زێوە کە ئەوانە لە نیوەکانی خۆشیان ڕا دیارە شوێنایەکی مێژووینە یا پەڵاساوێ کە گردێکی مێژووی و جوانی لێیە و وەکو شاخ و چیاکانیش ئەمە دیارە لە سەرەوەی هەمان قەڵاتی کتکانمان هەیە کە بڵینترە لە هەموانیان خۆڵەونن هەیە سپیلکانن هەیەوە لەو لایوانیش چێوی بەردەجۆز کە ئێمە بەردەجۆزی دەناسین و ئەو شوێنەیە کە ڕوودا و داستانی خەزوسیامەدی لێ ڕووداوە و دیارە جەنابیشت باسیەوەت کرد کە شاخەوانەکان بەڵێ شاخەوانەکان دێن نەک هەل لە وەرزی بەهار لە وەرزی زستانی ژەمە زۆر جاران دەبینە ینی پێشوازی دەکەین لەو شاخەوانانی کە لە شاری پیرانشار یا شارەکانی دەروبەڕادی ڕێژەی خەڵک و ڕێژەی دانیشتوانی ئاوای خورینج ڕەنگە تا 800 نەفەرێکمان ئێمە دانیشتوو هەبێت و وەکو خانەوار وەکو ماڵیش 185 لەو حدودەیدا 180 بەو گوێرەی کە ئەو وەزعیەت و بلەخرا ئەو تایبەتمەندیانەی کە گوندی خورینجی هەیەتی لە ڕوانگەی جەنابتەوە بۆتە هۆی کە سەقامگیر بن بە تایبەت گەنجان و لاوان لە گوندی خورینجی چون زۆربەی دیهاتەکان بەداخێکی گرانەوە کەم دەبنەوە ڕێژەی دانیشتوانەکە یا بەرەو چۆڵبوون دەڕۆن ئەمە لە ئاوایەکان خەڵک هەل لە قەدیمەوە هەروە بووە دیارە یەک شاوەرزە یا مەردارە بەڕحاڵ هەیە کە هێندێکیش کە دیارە کارگەری دەکەن بەڵام ئەوەی کە لەو دوو بەشانەدا بێت وە دووی ئاوێ دەکەوێت یعنی هەل لە قەدیمەوە بۆ شوێنی کە ئاوی لێ بووە خەڵکیشی زۆری لێ خڕبووەتەوە ئێرەش الحەمدولillah ئاوی هەبووە هەڵبەتە ئێستا کە تۆزە گوشکە ساڵیە و ئێستاش کە بەرحاڵ دەبینی کەسێک لە ماڵە خۆی جودا دەبیتەوە یا بەرحاڵ کوڕێک یا جوانێک زۆر بەکەمی چوونە بۆ شاری یعنی بە پێچەوانەی هەموو دێهاتەکانی دەوروبەر ئێرە بەرەو زیاد بوون بووە و زۆری زیاد بۆ ئێستا یعنی ئێستا تۆ چاو لێ بکەیت لە بەنسبەت بڵین 15 ساڵەوەی پێش ڕەنگە 50 ماڵی زیاد کرد هۆکارەکەی دەچیدا دەبین هۆکارەکەی دەتوانین بڵین الحەمدولillah زمینی باشی لێە کەسابەتێکی لێ و خەڵک بۆ خۆی دەتوانێت لێرە خۆی بەرحاڵ بەڕێوە بەرێ و بژێوی خۆی پەیدا بکات هەر دەگەڕێتەوە سەرەوەش کە بڵین زمینی باش و الحەمدولillah ئاویشی باشی کە هەبوو و العانیش بەڕەشی هەیە ماکە بەرحاڵ ساڵ کەم بەڵێ لە کەمیدا سپاس دەکەم دەست و ساوت خۆش مامۆستا سەلاح وەکو گەنجێکی دانیشتووی ئاوایی خورینج کە دیارە لەگەڵ و توێژەکە ئێمە و بینەرانی خۆشەویستی هاوڕێی کرد سپاس بۆ هاوڕێیت مەمنونم دەست و ساوت خۆش بێ یەک دنیا سپاس دەکەین کاکمامەدی بەڕێز خۆشەویست هاوڕێی ئێمە بوون بەلاخرا ئێمە و بینەرانی ئەم بەرنامەیە بە وتە جوانەکانی ئێوە کەڵکمان لێ وەرگرت و ئێمە شاد کردەوە سپاس بۆ هاوڕێیتان هیوادارین لەش ساغ بن و تەمەند درێژ بن بینەرانی بەڕێز و هێژە سپاسی خۆمان ئاراستەی هاوڕێی سەرجەم ئەو کەسانە دەکەین کە لە پرۆگرامی تایبەتی گوندی خورینج کە دیارە گوندێکی
سروشتیە گوندێکە کە وەکو شوێنێکی گەشتیاری ساڵانە زۆر کەس ڕووی تێدەکا بەهۆی هەبوونی ئەو بەردانێک لە سەرناوی بەردە ئەفسانەکانی خوڕینج ناسراوە و هەروەها شوێنێکی کە دیارە لەباری سروشتیەوە زۆر خۆشە و وەکو بڵێن دەستکردێکی جوانی خوای لە پێدەشتی سەوزی لاجان سەر بە شاری پیرانشار هەڵکەوتووە. سپاسی ئەو کەسانە دەکەین کە وەکو دانیشتووی ئەم گوندە لەو پرۆگرامەدا هاوڕێی ئێمە بوون تا پێگەیشتنەوەیکی دیکە ماڵتاناوە خواتان لەگەڵ.